ساڵتان لەبێت لە شارپێرسەوە ئەم کاتتان باش لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی پێشمەرگە دیرینەکانی کوردستان دووەمین کۆنگری خۆی ئەنجامدا. بەڕێز جەمیل هەورامی جارێکی دیکە بە سەرۆکی کۆمەڵەکە هەڵبژێردرایەوە. من ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دیرینەکان بەڕێز جەمیل هەورامی گفتوگۆ دەکەم لەبارەی دۆخی پێشمەرگە لە هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەت بارودۆخ و ژیان و گوزەرانی پێشمەرگە دیرینەکان لە کوردستان. کاک جەمیل وەروانەی من و تۆ زوانی ئەڵاییمە هەورامیە گەرەکمە مبارەک بادچەنەکەر و بە هەورامی وەروانێ جارێتەر بە سەرۆک و کۆمەڵە و پێشمەرگە دیرینەکە وچنیایە. فرسپاس دەکەن و بەگەرمی وەشەمە تەچەکەر و دەستۆشی تاکردنەکەر و ئامادەکردی بەنامەیە من تا بەسەرکردنەوە سپاس دەکەم. زۆر باشە، زۆر سپاس. دەمەوێت لەوە دەست پێ بکەم لە کۆنگرەیە بەگشتی زۆرتر ڕەمزەکان دەگۆڕدرێن، بەڵام بەڕێستان وەکو ڕەمزی وەکو سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دیرینەکان جارێکی تر بە سەرۆکی کۆمەڵەکە هەڵبژێردرایتەوە لە ناوەوە چیتان کردووە، چ گۆڕانکاریەکی دیکەتان کردووە؟ بۆی هەم بە سۆرایش باسی بکەم چونکە زیاتر بەرنامەکە سەرەتاکەی بە هەورامی بوو. کۆمەڵی پێشمەرگە دیرینەکان باست کرد جەنابەتەوە دووەمین کۆنگرە بووە، ئاڵوگۆڕ بەسەر پێکاتێکش زیات و گەشەی کرد و زیاد بووە، هەروەها بەشەکانیشمان زیاد بوون لەناو کۆمەڵەکە ببوون. جاران حەوت بەشمان هەبوو، ئێستا بوو بە 12 بەش، چونکە هەندێ جانب هەبوو جایان هەبوو پێویست بوو بەشی هەبێ و متابعی بکرێن و بەدەستچوونە بۆ بکەین. ئەو کاتە لەما بوو ئێستا پەیڕەوی ناوخۆمان هەموار کردەوە بە پێی ئەم سەردەمە و بە پێی پێویستی کۆمەڵەکە و گەشتەکردنی کۆمەڵەکە ئەومان کردووە. جاران 4 حیزب بووین، 11 کەس بوون ئەنجومەنی باڵا، ئێستا 2 کەسمان 2 حیزب زیاد بوو، 2 حیزبی تێکۆشەر کە لە سەردەمی شاخ پێشمەرگیان هەبووە، خەباتیان کردووە، خەباتی پێشمەرگانە هاتوونتە کۆمەڵەکە و ئەویش بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی دادگەری. هەرچەندە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دامەزانی کۆمەڵەکەمان 2005 یەکێتی و گۆڕان 1 حیزب بوون، وەکو یەک بەشداریمان کردو، ئەوان هەر ئەندامیان هەبووە لە کۆمەڵەکەمان ڕێجە خوارەوە. بەڵام ئەو کاتێک کە ئەنجومەن بەڵاکە هەڵبژێردراوە 7 کەسی یەکێتی بۆ ئەو 7 کەسە گۆڕان نەبووە تاوەکو نوێنەری بێتەوێت، دەنگیان بۆ ئێمەشدا بجاداری کردەوە بوون. 3-4 کەسیشیان لە دەستی دامەزرێنەر بوون کە موسپای سێقادر و کە ئەمری سیعری و مامۆستا جەمال و کاگاواتی شێخ جەناب ئەوان دەستی دامەزرێنەر بوون. بەڵام ئەم جارە ئیتر هاتنەوە ناو کۆمەڵەکە ئەبێ نوێنەریشان هەبێ، هەروە کۆمەڵی دادگەریش وەکو ئێستا نوێنەری هەیە. ئێستا تەنها ئەو حیزبە تێکۆشەرانی کە لە سەردەمی شاخ پێشمەرگەیان هەبووە تەنها هەواڵانی پارتی برایانمان لە پارتی هێشتا نەهاتوون، بەڵام ئومێد دەکەین ئەم کۆنگرەی داهاتوو کۆنگرەی سێهەم هیچ پەیوەندیتان پێوە کردوون؟ بەڵێ باسی یەکەم ئومێد دەکەین لە کۆنگرەی داهاتوو ئاڵای پارتیش لە ڕێزی هەموو ئاڵاکانی ترا بشەکێتەوە، هەروەها شەیدان و تێکۆشەر و کۆشکردوەکانی سەرکردایەتی پارتی وەک چۆن هی هەموو سەرکردەکانی ئەو چەند لایەنەکە لە سەر کۆمەڵەکان وێنەکان لە هۆڵەکانی کۆمەڵە هەڵوەستراون بە یەک ستایل و بە یەک دیزاین. ئومێد دەکەین پارتیش بێتەوێ، هەرچەندە ئێمە پەیوەندیمان هەیە ئێستا برادرانی پارتیەوە. پێشتر لەگەڵ ئەیلولا چەندین کۆبنەوەمان کردووە بەلایەن دەستگای ئەیلول، ئێستاش ڕێکخراویش کردووس بۆ ڕێکخراوی تێکۆشەرانی شۆڕشی ئەیلول، شۆڕشی وڵان شۆڕشی وڵان سەدانیان کردوون، سەدانمان کردوون بە یەکۆچین بۆ پەرلەمان بۆ بەجێدەچوون بۆ یاسای ڕێزێنانی پێشمەرگە کە پرۆژەیەکە کاتی خۆی پێشەوە ئەوان دروست بن. ئێمە لەگەڵ برادرانی ئەیلولیشە لێژدە بوون لەگەڵ شێوات 5 وەزیری بەڕێز، یاساکەمان پرۆژەکەمان نادوو بۆ پەرلەمان لە پەرلەمانی پێشوە خلی پێشوو. ئێستاش لەوێ چوون بەدەستچوون بکەین بۆی بیکەین بە یاسا. هەروەها چەند جام پێشەوەی کۆمەڵەکە کە زامان مەزان هێشتا ئێعلانمان نەکرد، وتمان با چاوەڕێ بکەین بۆکو پارتیش بێت. ئەو کاتە سەردانی برای بەڕێزمان بەڕەحمەت بێ شەید پرۆدوژی جوان ڕۆیی کرد، پێمان وتی زۆر شتێکی باشە و پەیڕەوەکەش بەندایە. هەروەها کاک نووری حەمەعەلی ئەندامی سەرکردایەتی بوو، وتیان جواتان لێجێڕنەوە، بەڵام جواب لێن نەگەڕان. دوو مانگ چاوەڕێمان کرد بە تەلەفۆنیش تەلەفۆنمان کرد لەگەڵ برایانی پارتیمان لە هەولێر، بەڵام
بەداخەوە وەڵام پێتان وایە هۆکاری ئەمە ئەوە بێت کە تا ئێستاش سەرۆکایەتی کۆمەڵەکە لە لای یەکێتیە یان هۆکاری دیکەی بابەتی هەیە؟ والله ئێمە زیاتر نسبەتی پێشمەرگەی لەم کۆمەڵەکە یەکێتیە ئەوەی کە ئێستا هەیە. ئێمە دواتر دوای ئەوەی کە کۆمەڵە دامەزرا و کۆنگرەمان بەست و هەموو شتەتەواو بوو بۆ هەندێک بابەت سەردانی جەنابی سەرۆک بەرزانیمان کرد سەرۆکی یاریان بوو چوونە خزمەتی پەیڕەوی و ناخۆی حزبەکە کۆمەڵەکەشماندایە خوێندیەوە زۆری بەلاو چاک بوو وتی ئێمە لەژنێ تەشکیلەکەین و ئەمە دەکەین بەیەکەوە هەموو پێشمەرگەدێنەکان وەکو یەک گەشتە بە کۆمەڵەکەتان دێن پیرۆزباتان لێکم دەسۆشتان لێکم زۆر ڕێزی لێگرتین بەڵامی تر تا ئێستا ماوەتەوە من کەگەری ئیشەکانی خۆمان ڕێقستەوە ئەم هەفتەی داهاتوو سەردانی جەنابی کاگنەشیوان بەرزانی یەکەم هەرچەندە ئەو پێشتر بینیمانە بەڵام ئەو وەکو حزب ئیشی نەکرد وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێشتر ئیشی کرد و چەند جار چوون بۆ لای ئێستاش وەکو سەرێکی سەرۆکیێرێن بۆ پیرۆزبایی چوون بۆ لای بەسپاسەوە ژێ خۆیەتی کە لێرەش ئەوڵێم ئێمە بودجەمان لە ساڵی 2014 بڕاوە نەماوە لەو قەیدانی داراییە ئەو سا 6 ملیۆن دیرامان هەبوو ماگانە بە پێ پێویست ژاوکاریە کراین دەخاتی پێویستە کاگنەشیوان بەرزانی بەسپاسەوە 50,000 دلاری بۆ نازین هەروەها هاوسەرەکانی یەکێتیش 50,000 دلاریان بۆ نادن بۆی کۆنگرەکەمان بچینگرە پێشکە لەوانەیە کە دواکە کۆنگرەکەمان لە کاتی خۆی بێپارەی بوو خۆزان کۆنگرە میوان لە ئەوروپاوە دێنەوە و ئەندامان کۆنگرە پێویستی بۆ ڕێژە پارەی هەبوو کە ئاماژەی بۆکەیت ئێمە لە هەندران لقێکمان هەیە باشە لە وڵاتەکان 11 کۆمیتەمان هەیە سەر بەو لقەن ئەم 11 کۆمیتە لە هەموو وڵاتەکان ئیجازەی ڕسمیان هەیە باشە نوێنەریان هەیە نزیکەی 15 ئەندامیان هاتوونتە بۆ ئێرە باشەوە لەسەر خرجی کۆمەڵەکەی بێنەوە کری تیارەکەی و کری خۆتنی ئۆتێلە و کریمانەوە باشە لە دۆکەوە تا خانەکەین و تا هەموو ناوشی هەرێمی کوردستان یان بۆ ئەوێ لێرە دوو شۆمێنەوە ئۆتێلیانە شوێنکەویانەوێ 6 بۆژ بخوازن ئەبێ بخۆن لەبەرەوە بڵێ ئەوەی بێژگە لە دیزایانی و چاپکردنی باجەکان بۆ میوان بۆ ئەندامانی کۆنگرە هەروەها کاروباری هەڵگرتنی هۆڵەکە هی حکوومەتە تەبیعی بە پارە سوپاسیانەکەن دوو ڕۆژیان ئەفو کردین دوو ڕۆژێ پاران لێ نەسەندین وتمان ئامادەکاری یەکەین دیزایانی هۆڵەکەکەین و ڕێکیەکەین و ژمارەی کورسی و ژمارەی هینەکان لێدەین وتیان چوار ڕۆژەکە دوو ڕۆژ پاریان لێ سەندین دیارەوەی ئەوێ ئێمە کەمیشمان کرد ینی کەم مەصرفمان کرد تۆزێ تەقەشوفمان کردو یاڵا ئەو اقتصادتان لە ئیشەکە اینجا ئەو کۆنگری حزبەکان هیچ کامێکی بلانی کەم و بلانی کەمەوە لە 200,000 دلار کەم ناچێت 200,000 دلار زۆر باشە لە ماوەی ڕابردوودا لە بەشێک لەو ململانێ سەربازی و لەو شەڕانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و پارچەکانی دیکەی کوردستانیش بۆ بەشێک لە پێشمەرگە دێرینەکان لێرە و لەوێ لەسەر ئاستی کۆمەڵی بچووک و لەسەر ئاستی هەندێک جار تاکە کەسیش بەشداریان لەو شەڕانەیە کرد بۆ نمونە شەڕی داعش لە ڕۆژئاوای کوردستان لە باشووری کوردستان کۆمەڵی پێشمەرگە دیرێنەکان بۆچی یاخود چۆن توانیوێتی بەشداری لەم شەڕانەیە بکە جیاواز لەسەر ئاسی تاکە کەس و گروپی بچووک بچووک ئێمە بەشداریمان لە هیچ شەڕێ نەکردن هەر لە شەڕی داعش کردومانە بە ڕووخانی ڕژێم لە ڕاپەڕێکرد دیارە خۆتان نەزانن پێشبڕ لە شاردا بزین تر کەرکووک بە خۆپیشاندان نەکرا بە ڕاپەڕی بە شەڕ ئازاد کرا شەهیدێکی زۆرماندا قوربانی زۆرماندا بە هەموو لایەنەکان بەڵام ئێمە تەنها شەڕ کە بەشداریمان کرد بێ شەڕی داعش بووە بەڵام لەسەر ئاسی تاکەشی لەسەر لە ڕۆژئاوای کوردستان بەشێک لە پێشمەرگەکانی باشووری کوردستان بەشداریان کرد بۆ نمونە من دەتوانم نمونەی پێشمەرگەیەکی هێزێکی دیاریکرا و حزبێکی دیاریکراوت بۆ بێنمەوە کە لەسەر ئاستی تاکە کەس چۆتە ڕۆژئاوا بەشداری ئێمە بەڕسمی کۆمەڵەکەمان شەڕمان کرد بە هیچ بە ئیمکانەتی خۆمان ئەو کاسش پارەمان نەبوو بودجەکەمان پڕابوو برادرانمان هەواڵەکانمان ئەندامانی کۆمەڵەکە لە ئەوروپا پاریان بۆ کۆکردن بۆیان نادین چونکە خواردن خۆمان بۆمانەکڕین ئاوشت بۆ خۆمان بانەوەکڕین ئەکڕین سیارە و بنزینی سیارەکانیەوە هەمووی خۆمان بوو این بۆیان سەر نەکردین لیواکان و لە فەرمەندەی بوو لەوانەوە شەهیدماندا مەسەلەن شەهیدەسوی زۆرماندا مەسەلەن 3 ئەمر لیوا شەهید بووچێکی پێشمەرگی کۆن و ئەندامی کۆمەڵەکەمان بوون دوو مەسئولی لە ژنێ قەزامان ئەرام باوزەیی قەڵی دژێ قرازێ بوو لێپرسەر ژنێ قرازێ بوو جەلیل هەواس لە ژنێ خانەکەین بوو هەردووکیان شەهید بوون لە شەڕەکانە لە نزیکی جەرولان کۆباشی ئەو مەنتیقەیە
بەڵام باش دای شڕی ترمان نەکردە وەکو شخص نازانم کەسێک چوو بێ بەڵام ئێمە نەبکو گروپ لا ئەگەمان لە شەڕ بوو نەکەسمان دادبووە بەڵام وەفتمان نرد وەکو شتێکی معنەوی دامێکی معنەوی وەفتمان چووە عفرین و ئەو شارانەیان بەسەر کردەوە کە وێران بوون لە شەڕا و شارەکە بەسەر لە عفرینیش لەوێ وەفتەکەمان قسەی کرد و چوو هەتا مەدالیاشماندا بە یەکێ لە داکە شەهیدەکان ڕاستەخۆ بەشداری شەڕی پارچەکانی تیکەی کوردستانتان نەکردووە ئەسڵان هیچ شوێنێک کات شەڕمان نەکردووە لە دوای ڕاپەڕینەوەی ئێمە تەنها شەڕی ڕژێممان کردووە بەڵام بەداخەوە لە شەڕی ناوخۆ ئەوە هەموو دایک تۆ لە تێوەکداوین شەڕ بوو بەڵام بەداخەوە ئەو کارێکی خراپ بوو ئینشەڵا دووبارە نابێت جاریشکە ئێستا کێشە و ململانەیەکی زۆر لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەیە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان وەک ئەوەی کە پێشتر پێشمەرگەی ئەو هێز و لایەنە سیاسیانە بوون و ئێستا پێشمەرگەی دێرین لەسەر کۆمەڵەکەی ئەوە حسابن تا چەند ڕۆڵتان هەبووە لە دروستکردنی ئاشتەواییەکی نیشتیمانی یاخود بۆچی با بڵێم تا ئێستا ڕۆڵی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان نەگەیشتووەتە ئاستێکە لەگەڵ ئەو پێشمەرگە نوێیانەی کە ئێستا لە هێز و لایەنە سیاسیەکان ڕۆڵێکی ئاشتەوایی بجێڕن بۆ ئەوی هێز و لایەنە سیاسیەکان بێکەوە کۆ بکەنەوە ئێمە مانگی هەشتی 2009 پەرلەمانی عێراق دوای مانگی هەڵبژێدا سینۆ پەرلەمانی عێراق ئەم دەورەی کە ئێستا لەوێن هەڵبژێدان پێشەوە بە مانگی سەردانی هەموو حزبەکانمان کردووە باشە بەشێک لە حزبەکان کەسی یەکەمی حزبەکان لەگەڵ مکتب سیاسیە پێشوازان لێکردن مەسەن لەوانە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی حزبی زەحمەتکێشان حزبی شیوعی کوردستان ئەمانە شخصی یەکەم مکتب سیاسیەکان پێشوازان لێکردین داریش لەگەڵمانە حزبەکانی تریش هەتا گۆڕانیش کاک عومەری سەعەلی پێشوازی لێکردین زۆر ئیستیجابیان هەبوو ئێمە بۆم بەواسکردن وتمان ئێمە ڕاستە پێشمەرگێن ئەوە نییە ئاشکی شەک و شاق و تۆنگوشتیوا بوو بێمە تۆشەری سیاسین پێشەوە هەشتە بێمە سیاسی بوون شوێنی مەسلێکی سیاسیش کەوتوین ئێمە پێشبینی ئەەکەین بەجددی و ئەم ڕاتەمان بەرەوکارە ساتێکی زۆر جۆکرا بڕوە وەڵامی ئەوان چی ببوورە بۆمان شەرەکرد ئەسبابەکان چین چی وامان لێکە کەوا تەسەوڕ بکەین تەوەقف بکەین بۆمان باسکردن لە یەکێتی نیشتمانی و گۆڕان دەستمان پێکرد ئەخرین حەزب چوونە خزمەتی برادرانی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بەڕێز کاک فازڵ میرانی و کاک عەزەدین بەرواری پێشوازیان لێکردین 2 ساعت زیاتر دانیشتین بە یەکەوە قسەمان کرد هەموویان قسەکەی ئێمان ئەسەرمان من لەوانە کاک فازڵ میرانی وتی بەڵێ لە ژێر خۆیاتی نەک ئەوەندەی کە باسیەکەی زیاتریش تەسەوڕەکەم کە یەش بۆ هەرێمەکەمان تەجروبەکەمان دروست بێ ئێمە داوای یەک ڕێزیمان کرد داوای دروستکردنی ئەنجومەنێکی سیاسیمان کرد وتمان بەپەر لە کۆبوونەیە بکرێ تا کار لە کار نەسرەزاوە حەزەکەی ئێمە داوەتانەکەین لە کۆمەڵکی خۆمان لە سلێمانی بارگامان هەیە و لە شوێنی کۆبوونشتی باشیشمان هەیە لە هەولێریشم لقمان هەیە ئۆفیسمان هەیە لە هەر شوێنێک خۆتان پێزانجاک بێ یان بەقڕی هەر حزبێ خۆتان ڕێکمون لەسەری وتیان باشە هەمویان دوایی وەڵامی 2 حزب بەڕووساوی ڕسمی نووسراویشمان بۆ نادەوە وەڵامی 2 حزبمان بواتەوە 3 حزب حزبی سۆشیال دیموکراتی کوردستان پێنجای کاک ئەحمەد خۆی حزبی زەحمەتکێشان و حزبی شیوعی بەداخەوە وەکو ڕسمی بەڵام هەموویان وتیان ئامادەین و بەسەر چاو باشە ئێوە کە لەناو کۆمەڵەکەتان هێز و لایەنە سیاسیەکان ئەوەندە تەبان بێکێشە بەیەکەوە لە کۆمەڵەیەکە کۆبوونەتەوە و زۆرینی هەرە زۆری وەک خۆت دەڵێت هێز و لایەنە پێشمەرگە هێز و لایەنە سیاسەکانی تێدایە بۆچی لەسەر ئاستی سیاسی و حزبی بۆچی ئەم هێزانە نزیک نابنەوە لێک بۆچی هێندە ناتەبان ئەنجا بۆی ئەرز دەکەم ئەو کاتێمە 2 حزبیان تازات لە کۆگرەیە هەزبوون ئەو کاتە 4 حزب بوون لە کۆمەڵێکمانە باشە ناکۆکی سیاسی بەداخەوە باش زۆر بوو لە بینی بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستانە هەتا کاک عومەری سەعەلی فەرمووی ئێمە وەکو گۆڕان جارێ تا دوای هەڵبژاردن لە پارتی کۆ نابینەوە بەشێکی ئەو بوویتر زانیمان کە ئەوە نابێ باسی هینی ئەوەی کرد بەرحاڵ نەکرا بەڵام ئێمە لە خسابی ڕۆژانەمانە لە ڕادیۆمانە لە کۆڕووکۆبنەوەکانمانە دیسان باسی ئەومان کردوێتەوە ئەم جارە نازانم ئێوە ڕاگەرکارن ئەبێ گوێتان لە وتارەکەی ئێمە گرت پێێت و لە کۆنگری ڕۆژنامەوانێکی کردمە لە ئەنجومەنی باڵا لە کاتی کۆنگرەکە هەمان خسابمان هەبوو ئێمە بیستومانە ئەساسن ڕاستە بۆ داکوشکردن لە ماف و امتیازاتی پێشمەرگەی دێرین
بانکو داخوازیەکانی پێشبڕکێنەکان کۆمەڵەکە دروست بووە هەر کۆمەڵێکی پیشەی کە دروستە بێ ئامانجێکی بەڵام ئێمە لەبەرەوەی تێکۆشەری سیاسی بوون ئێستش و دەداهات توشداوی کە بمێنێ مەسلەی نەتەوەکەمان لا گرنگترە ئێمە ویستومانە کۆمەڵە کورد لە کۆمەڵی لە پێشبڕکێنەکان و ماڵی کورد یەک بخرێتەوە بۆی قدوە بین بۆی ڕێکخراوەکانی کەش باش هیچتان کردووە لە کۆمەڵەکەتانەوە هیچتان کردووە هیچ هەوڵ و کارێکتان هەیە بۆ ئەوەی هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان بخرێنەوە هەر هەمویان بخرێنەوە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەوە گەوەی کە ئێستا گفتوگۆیەکی جددی لەسەر و هاوپەیمانان بە جددی داوای ئەوە ئەکەن هەوڵی ئێمە دانەبڕاوی لەو ئێستا سەر پێشمەرگەی دێن ئێمە هەموو ئەوەین لە مەڕۆخانیشین کاک مستەفا چاوڕێژ فەرماندەی هێزەکانی هەفتایە ئەندامی کۆمەڵەکەمانە کاک شێخ جەعفەر جێگری سەرۆکی هەرێم ئەندامی کۆمەڵەکەمانە کاک مستەفای سێقادر ئەندامی کۆمەڵەکەمانە وەزیری پێشمەرگە ئەندامی کۆمەڵەکەمانە ئەو فەرماندە لیوا و فەرماندە فەوج و پێشمەرگە پیا و تێکۆشە دێنن لە بەشەکانی فەرماندەیی هەموو پێشمەرگە دێرین هەموو هەوڵێکی ئەوان بەشێکی هەوڵی ئێمەیە و سووریشن لەسەرەوە پێشمان خۆشە ڕۆژێک دووتر هێزی پێشمەرگەی یەک بگرێ بەشێک لە کێشەکان ئەوەیە هێشتا هێزی پێشمەرگ هێزی حزابە هێزی حزبەکان حزبەکەی چی پێ بڵێ ئەیڵێ یەکێتی بڵێ بە لیواکان ئەوانی هەبەشن یەکێتەکە بۆ دەرەوە دەرەوە پاتی دیسان پێیان بڵێ کە ناڵێن ومید ناکەم تەمە ناکەم ڕۆژێ شتێکی وان نەبینین برادری پاتیش بە هێزەکەی خۆیان بڵێن جیابنەوە ئێستا ئاسایشمان دوو ئاسایشە پۆلیسمان دوو پۆلیسە یعنی تێکەڵ نەبوون بڕۆ بۆ دۆهۆک ئاسایشێک نبینی لە دۆک لەم نزیکانە هیچ هەڵێکتان هەبوو بۆ چارەسەرکردنی ئەوە هەتا ئاسایشی وەختی خۆی کە ئاسایش بوون لە شەڕی ناوخۆ هەموو گەڕان شوێنەکانی خۆیان بەڵام ئاسایش ئێستا لە خۆی ئاسایشی دۆک داوامەکەن ئەوانێک لە دۆک بوون مقابلی ئەوەشنەکانی پارتیشی سن لە هەولێر داوامەکەن ئەوانێکە لە ئاسایشی ئەم دەبەرە بوون کاتی خۆی من ئێمە خوازیارین ڕۆژێ دووتر چونکە ئەو کێشانەی کە دروستە بێ لە نتیجەی دەبوونی تەنسیق لە بینی ئاسایشە کابرا لێرە پیا و کژڕاشی بۆ هولێر داڵدێدەن یا لەوێ بکەتنیەکە شتێکەکە یەر بۆرە داڵدێ ئەو خراپە ئەوە بەڕاستی لە خزمەتی بە هیچ شێوێ هەتا لە خزمەتی ئیدارەکی تریش ئەگەر دوو ئیدارەیش بێت لە خزمەتی ئیدارەکان نییە ئێستا چەندین قاتل لەم لە سوڕێنەوە خەڵک لە پەنایان هەیە هەیە کابرایەک سێ کەسی شەهید کوشت بێتاوان لەسەر ئەرجی خۆیان چوو کشتنی بەسەر لە شەقڵاوە دانیشتووە و پارێزراویشە ئەوە ئەمێ خوازیارین بە زووترین کات ئێمڕۆ لە سبەینێ باش لە سبەین دەدوشێ باشترە باشە پێزی پێشمەرگەی یەک بگرێتەوە ئاسایش بێتەوە بە یەک ئاسایش پۆلیسیش لەژێ برێ دوایین پێشهات لەبارەی بارودۆخی پێشمەرگەوە بەگشتی ئەوەیە کە باڵیۆزی ئەمریکا لە عێراق بەڕاشکاوی بە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی بە دیاریکراوی بە پارتیوێکێتی سەرکردەکانی پارتیوێکێتی و تۆ ئەگەر بێت و بە تاواتی سەررجەم هێزەکانی پێشمەرگە نەخرێنەوە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە و یەک نەگرێتەوە ئەو هاوکاری یارمەتیانەی کە بۆ پێشمەرگە هەیە دەیبڕن پێتان وایە ئەمە ئەم هۆشداری ئەمریکا دەتوانێت لە کەمترین کاتە یەکێتی و پارتی ناچار بکات بەوەی کە وەزارەتی پێشمەرگە بە تاواتی ڕێک بخات بزانین بەچی ناچاریانەکە جارە ئەو 25 میلیۆن دلارەکەی ناینێت بڕیاز دەخۆ تا ساڵی نایدی دەرمان واتە بەڕێزی بڕێ نەکەین بەڵێ ئەگەدارم ئەمە یەک دوو چەک و تەقبەلی لازات چەک و تەقبەلیشماندن ئەو لیوانێ کە بن بە لیوای هاوبەش مەشک و چەک و شتێکیان هەموو لەسەر ئەمریکایە نایدەن هاوپەیمانە نایدەن لەبۆرە نەبڕە پارەکەمان دەنێ نەمەشق بە هێزەکانیشمانەکەن نە چەک و تەقبەلیشیان بۆ نێرن پیسیان بۆ نادێن هیچ تەنسیقیان نامێت لە غەریانە ئەمە یەک دوو باشە بۆچی ئەمریکا تاکیدمان بکات بە 25 میلیۆن دلار بەڵام ئۆسراعی بینی یەکێتی و پارتی مانگی چەند 25 میلیۆنی کەوێت هەر ململانەکە بینی خۆیان ئێمە شتی زۆرمە کێشە چارەسەرەکەی نەگەر لە بینی خۆمانە بۆ ئەمریکا پێمان بکە یعنی بۆ ئێمە ساڵی لەوە پێش ساڵنیوی لەوە پێش مدیرەکان پێشبینیمان کردو بە ومەت بکانەوە تۆ خەتەرێ لەسەر مەرێمە باشە دوای چەند وەخت دوای ساڵ و نیوێک نێونەری یۆنامی لە کوردستان و عێراق هاتووە ئەو ئەڵێ وا مەزان ئەم هەرێمە خۆ بەڕێوەبرە هەتا سەر بە ئارامی ئەمێنێتەوە کاکە ئەمە قسەی فارگرەوەیە نییە قسە پێشبینی ڕۆژنامە نووسێکی ئێمە یا سیاسێکی کورد کە ئاگای ئەوزاعی دەرەوە نیە ئەوە نییە ئەمە سەر بە یەکردنەوە یەکگرتوەکانە سیاسەتی دنیا هەڵ ئەسنگێنن وەزی سیاسی دنیا هەڵ ئەسنگێنن لەبەرەوەی پێشبینی نێوزارمانە دێنێ و ئەڵێن ئاگاتان لە خۆتان بێت نەیکەین ئەفەوتێن بۆ معلوماتان
ئەم سەرکردایەتی سیاسی ئێرە لە هەموو کەسێک زەرری زیاترەکە ممتلەکاتیان لە پێشمەرگەدێنەکان زیاترە پارەیان لە پێشمەرگەدێنەکان زیاترە حەچی شت بڕی هەموو شتێکیان هەیە ئەمان زیێرە دەکەن پێشمەرگەدێنی قوربەسەر ئێستا لەم ڕۆژانە لە ڕوودا و بەنامەی هەیە لەسەر پێشمەرگەدێنی و مافی امتیازەکانی بیبینم دا ئەو پێشمەرگەدان لەوێ چۆن قسەیەکەن پێشمەرگەی 76مان هەیە ئێستاش دەی بۆ نەگرتووە 76 شۆڕش دەستی پێکردەوە یەکەم بەشێک لە پێشمەرگەدێرینەکان لێرە و لەوێ لە مناسبەتی جیاواز ئاگیلەیی خراپی بارودۆخی ژیانیانەکە ئێوە هیچتان کردو بۆ بارودۆخی ژیانیانە ئێمە خۆمان دەسەڵاتمان نییە نە وەزیری دارایی نە سەرۆکی هەرێمین نە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئێمە 17 موچیان نەداین 17 جگە لەوەش ئەوێتیش بە نیوە ناشر بوو لە سا 50 لە سا 40 لە ساسی بڕاوە باشە پێشمەرگەی دێرین ئێستا ینی بڕیشی کێ ڕەوایە کە پێشمەرگەی دێرین کرێت چی بێ باشە ئێمە چیمان پێکردن بە حکوومەت دەڵێن ئەمرمان هەیە فەرمانمان هەیە لە 2016 5700 قسە بزەوی لە هەولێرەوە حتاکو خانێقی کەلار و کفری وانە زەویان وەرنەگرتووە پێشمەرگە دێرین 76 مردووە زەوی وەرنەگرتووە زیاد سەدان پێشمەرگەمە کۆشی دواییان کردووە لە کرێشی بوون و ئێستا موچەیخێش کەمە بێتەوە موشەی شەیدانەکەی خانشینەکەی چۆ خۆی کۆچی دوایی کردووە بەشی مناڵەکانی منێتە مناڵەکانیش بەش ئەوەی نامێتەوە بەشی کرەخانەکەیان بکە چەندین جار چوون بۆ لای کاک بەرزانی و کاک تاڵەبانی وعدیاندا ئەوە هوتە زۆر ئاسان بەسەر چاو جێبەجێکەین سێ جار چوون بۆلای کردیان نەخێر دوو جار چوون بۆ لای کاک مەسعود بەرزانی کاک مەسعود ئەنجومەنی وەزیرانی بانک کرد وتی کێشەی ئەو پێشمەرگەدێران چارەسەرکەن وتیان بەسەر چاو کاک تاڵەبانی و کاک کریمسجاری و وانە هاتبوون کریمسجاری وەزیری ناوخۆش و وەزیری پێشمەرگەش بوو بۆ کارەز فواد حسێنش لێ بوو کۆبنەیەکمان کرد لە ئەنجومەنی وەزیران کاک فواد حسێنش نوێنەری کاک مەسعود بەرزانی بوو ئەویش هاتوو وتی من نوێنەری ئەوم هیچ نەکرا جاریش کە چینەوە بۆ لایەن وتم بابە ئێوە وعدتاندا 4-5 جار نمونەیەکم بۆ هێنایە وتم کاکە ئێوە کەستان حرمەت لە ڕابردووی ینی لەو کەسان ناگرن کە دەژێ بە ڕێبازی باوپەپیتان دەدەن کاک نەشیوان جەنابەت کوڕی کاگیدیشی کاگیدیش کوڕی مەرحوم بەلام سەفا بوو بەلام سەفا مناڵ بووە شیرەخۆرە بووە لەگەڵ شێخ عەبدولسەلام برایە گیراوە لە مووسڵ ئێعدام کراوە کاک قوبات تاڵەبانی مام جەلال گەنجترین مەکتەبی ئەندامی مەکتەبی سیاسی بووە یەکێ بۆ لە دەست پێشخەرێک دەوری کاریگەری هەبوو لە دروستبوونی شۆڕشی ئەیلول لەم ئەکتەشای کەس نیشتوانی کوردستان دامەزراوە ڕابەر ڕوحی ئێمە بووە ئێستاش لە قەبرەکە ڕابەر ڕوحیمانە بەڵام ناکرێت ئێوە باوا حرمز لەو برادران بەڵام هیچ سوودێکینەوە بۆ ئێستاش ڕڵێن بەسەر چاو دوێ لێرەش پەیامێکیان بوو نردوم کاک قوبات تاڵەبانی پەیامێکی نردووە بەداخۆ داوەتمان کردن هەردووکیان بەڵام کاک قوبات لە دهۆک بوو چوو بۆ دهۆک ڕۆژی کۆبوونەکەی ئێمە کاک نشیبانیش بانەڵیشان هەبوو لە دهۆک پێشتر موعیددانا بوو تیانە گوتووی ئەگەر ئەوە نەبێ زووتر بیان تایە پارەڵەکەم دواز بوو کاتێشکە بەڵام درەنگ هیرەکەمان پێگەیوە کاک شێخ جەعفەر و کاک موسا چاوڕۆژ هاتبوون وەکو تۆرۆکاتی هەرێم وتارێکیش هەبوو وتارەکەی کاک شێخ جەعفەر خوێندیەوە لە کۆنگرە وتارەکەی پێشکەش کرد بەڵام هەورامی ئێستا ئەم جارە ببوو لە ئەم جارە وازیان لێ ناهێن هەتا خولەکە تەواویکەی دوا پەیامت دوا پێیام یەک ئەو هەرێمە وا بکەن کە بتوانین بیپارێزین کەس دۆستمان نییە دەرکەوت بە شاخەکان دۆستمان ئێستا شاخەکانمان لێ داگیر دەکەن ئەو ساپەنامان بۆ شاخەکان ئێستا شاخەکان داگیرکەرێکی کوردستان لێ داگیرێکە پشتەکەش ئەو پشتشمان نامێنێ لە سووریا رووسیا و ئێران داوای سەروەری خاکی سووریاکەن ئەفرین گیراوە سەرێکانی گیراوە کوێ کراوە دارەکانی نەقڵەکەن ڕوە کەس بە جواب نایە باش رووسیا تۆ لەگەڵ ئێرانە لەوێ باسی سیادەری سووریاکەن ئەیکوا بۆ دیفاع ناکەن تاڵانێ کرد لێرە لەسەر ئامازۆن چەند هەزارداری سوتا چ زەجێنراوە لە هەموو عالەمای وەڕگەیانکردن لە هین داری سەدان ساڵە هەزاران ساڵە ئەبڕێتەوە لە بازینان ژینگە کەس دیفاعمان لێکە ئاوی زەی بچوو نەماوە ئاوی سیروان نەماوە ئاوی ئەڵوەن نەماوە دارستانەکان بڕنەوە ڕۆژەکانمان وشکەکەن کەس قسە ناکەی باشکە ئەی کەی ئەم خەنجەرە بۆ خەت تەنگە نەخلیان تۆ بۆ کەی بێم خەنجەرە زۆر سوپاس بەڕێز جەمیل سەرۆکی کۆمەڵەی پێشمەرگەدێرینەکانی کوردستان سوپاس بۆ ئەو دەرفەت سوپاس بۆ ئێوە سوپاسان دەستان خۆش بێت زۆر سوپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ